هەوڵەکانی ڕخساندنی هەرێکار و دەستەبەرکردنی کرێکاران لە هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە بەردەوامە. بەسەدان هەزار کرێکار لە کەرتی گشتی و تایبەت کار دەکەن، بەڵام بە درێژایی ساڵانی ڕابردوو تەنیا 133 هەزار کرێکار دەستەبەرکراون. مافی کرێکار بەسەر خاوەنکار وەکو پێویست نییە، بەڵام هەوڵەکان باڕاستەی باشکردنی ژیانی ئێستایان و داهاتوویان بەردەوامە. لە ساڵی 2022 بە بڕیار کەمترین موچەی کرێکار بۆ نزیکەی 400,000 دینار بەرز کرایەوە. کری هەر کاتژمێرێکی کارکردنیش بۆ 2500 دینار زیاد کرا، بەڵام کرێکاران هێشتا لە موچەکە ڕازی نین و داوای باشترکردنی دەکەن. موچەی ئەو کرێکارانەی کە دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە سەدا 17 موچەکانیان بۆ دەستەبەریەکان دەچێت. لەو بڕا سەدا 14 بۆ خانەنشینە، سەدا 2 بۆ پێکانی کارە، لە سەدا 1 بۆ دەستەبەری تەندروستیە. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی دەڵێت یەکێک لە کێشەکانی بەردەم ئاشکراکردنی ژمارەی کرێکار و موچەکانیان خاوەندکار و کۆمپانیەکانن کە بەشی هەرە زۆریان ڕاپۆرتی دروست نادەن. خات و کوێستان خۆشحاڵم کە لە یەکێک لە پرۆژەکان لەگەڵمانیت بۆی باسی دۆخی کرێکاران بکەین بە شێوەیەکی گشتی. لێرە زۆرترین هەلی کار ڕەخساوە، بەڵام ئێوە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی چۆن توانیتانە با بڵێن لە ڕووی دەستەبەری کرێکار زامن بکەن لەو پرۆژانە؟ زۆر سوپاس. من ئەمەوێت سەرەتا باسیەوە بکەم کە لە کابینەکانی پێشوو ئەم وەزارەتی ئێمە بەتەواتی لە پراوێزا بووە، بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی. بۆیە کەمترین پیش لەسەر کرێکار مافەکانیان دەستەبەرکردنیان لەسەر ئەمانە کراوە. ئێمە کە هاتووین کۆمەڵێک کاری زۆرمان کردووە لەسەر دەستەبەرکردنی کرێکار و خانەنشینکردنیان. هەر بۆ ئەوەی بزانید لەم ساڵە ئێمە بەڕێوەبەرایەتی دەستەبەرمان لە هەڵەبجە کردوێتەوە، لە سۆران کردوێتەوە، لە گەرمیان کردوێتەوە. بەشی دەستەبەرمان لە ئاکرێ و لە زاخۆ کردوێتەوە. ئەمە واکە کۆمپانیاکانی دەرەوەی پارێزگاکانیش دەستەبەر بکرێن، کرێکارەکانیان دەستەبەر بکرێت. پێشتر ئەگەر کۆمپانیایەک لە گەرمیان کرێکارەکانی دەستەبەر بکردایە بۆیە هەموو مانگێ بێ بۆ سەیمانی پارەکە بات بۆ سۆرانی ژوا بوو. جگە لەوەی توانیمانەکە لیژنەکانمان چالاک بکەین. چالاکردنی ئەم لیژنانە بە مانای ئەوەی ئەم لیژنانی ئێمە سەردانی شوێنکارەکانەکەن بۆ ئەوەی زۆرترین کۆمپانیا و پرۆژە و کرێکار دەستەبەر بکەن. باشە لەو ماوەیەدا خات و کوێستان ینی ژمارەی دەستەبەرکردنی کرێکار گەیشتە چەند؟ بەڵێ من ئەمەوێت پێت بڵێم ئێمە ساڵی 2 جار ئامار وەرەگرین، شەژمانگی یەکەم و شەژمانگی دووەم. شەژمانگی یەکەم ئێمە 1639 پرۆژەمان دەستەبەر کردووەمە بۆ شەژمانگی یەکەمی ساڵی 2022. 11,512 کرێکارمان دەستەبەر کردووە. پارەی سندوق لە ماوەی ئەو شەژمانگەیە 93 ملیار و 520 میلیۆن و 965 هزار بووە. ئەنی زیادی کردو پارەی سندوقیش. بەڵێ ئێستا پارەی سندوق زیاترە لە 900 میلیار. هەموو کابینەکانی ڕابردوو حساب بکە 300 میلیاری تیا بۆ سندوق. واتە بەم 3 ساڵەی ئێمە دوو ئەوەنەی هەموو کابینەکانی ڕابردوو پارەی سندوق زیایی کردووە. کە پارەی سندوق زیاکە واتە پرۆژەی دەستەبەرکراو زیاکە، واتە کرێکاری دەستەبەرکراو زیاکە. بۆیە ئێمە ئیشێکی زۆر باشمان کردووە لەسەر دەستەبەرکردنی پرۆژەکان و کرێکاران. طبعاً لە پاڵ ئەمەیە هاتوین ئێمە وشیاریمان بڵاو کردوێتەوە بۆ خاوەنکار و کرێکار، چونکە پێشتر نەکرێکار ئەو وشیاریەی هەبوو کە پێویستە خۆی دەستەبەر بکە بۆی دواتر خانەنشین ببێ، نەخاوەنکاریش ئەو وشیارەی هەبوو کە ئەوە بکات. ئەم حرەکەی ئێمە دروستمان کردووە وای کردووە کە ڕێژەیەکی زۆر باش لە کرێکار دەستەبەر بکەین، ڕێژەیەکی زۆر باش لە شوێنکارەکان دەستەبەر بکەین کە ئەمە تەڵعاً جوودی پاڵپشتی بەڕێسەرۆکی حکوومەت سەرجەم ئەنجومەنی وەزیران وەزیرەکان بە تایبەتی وەزارەتی دارایی و دیارە ئیشی خۆمان و هەڵسوڕاوی خۆمان و بەڕێوەبەرایەتی گشتێکەشمان ڕۆڵی بەرچاوی هەبووە لەم بابەت. بەڵێ خات و کوێستان کەرتی تایبەت یەکێکە لەو بربەستانەی کە دێتە پێش ئیشەکانتان بە تایبەتی لە دەستەبەرکردنی کرێکار.
ینی زۆر لە کۆمپانیاکان یاخود لە پرۆژەکان خاوەن کارەکان ینی ئەو هەماهەنگێنی لە نێوان ئێوە و لە نێوان با بڵێن کرێکار و خاوەن کار ئێوە چۆن توانیتانە مافی کرێکار لەو پرۆژانەی کەتی تایبەت بستێنن؟ بەڵێ خۆی بەڵێ من لەگەڵ جەنابتم ئێمە کێشەمان هەیە لەگەڵ بەشێک لە کۆمپانیاکان هەمووینا کارگەیەک بۆ نمونە مەطعەمێک ئۆتێلێک هەموو ئەمانە بەشێکیان خۆیانە دزنەوە لە دەستەبەر کاتێکیش نیشتەکانی ئێمە چێناچاریانەکە بە دەستەبەر ئەگەر 50 کرێکاری هەبێ ئەڵێ 20م هەیە ئەم 20 کرێکارە ئەگەر یەکی 500,000 هەبێ ئەڵێ 300,000 هەیە هەمان شوێن بۆ زەریبە بۆ باج ئەچێ ئەڵێ 100 کرێکارم هەیە ناڵێ 500,000 هێڵە ملیۆنێکی هەیە لە فێڵ لە ئێمەژەکە فێڵ لە وەزارەتی داراییژەکە لەوێ بکەمتر پارە ئەیە لەلای ئێمەش پارە کەم ئەیات بۆ دەستەبەر ئێمە ئێستا نووسینگەی سەرۆکی حکوومەت خەریکی تەمان ئێمە لە 2009 راپۆرتێکمان نووسی لە ئەنجومەن خوێندمانەوە کۆمەڵێک داواکاریمان هەبوو بۆ چالاکردنی لیژنە ئۆمان یەشیشان دامەزراندنی داتابەیسێکە هەموو کۆمپانیا و شۆنکارەکان ببەستێتەوە بە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی و بە بەڕێوەبەرایەتی باجەکانی سەر وەزارەتی دارایی بۆی یەکەم بزانین چەند کۆمپانیا هەیە چەندی دەستەبەر کراوە چەند کرێکاریان هەیە لای ئێمە موچەکەی چەنە لە وەزارەتی دارایی چەند تۆمارەکە دیارە دوای ئەوەی کە چەندین کۆمپانیا هاتن و ئەرزی خۆیان پێشکەش کرد دوجار ئێستا کۆمپانیایەک نووسینگەی سەرۆکی حکوومەت گرێبەستیان لەگەڵ واژۆ کردووە ئەو کاتە کارەکە زۆر ئاسانترە بێ و ئەتوانی زۆرترین کرێکار دەستەبەر بکەین کە مافەکانیان پارێزراو بێ دوجار خانەنشین ببێت وەک هەر کەسێکە لە کەتی گشتی کارەکاتی. هێنانی کرێکاری بیانی بۆ کوردستان بربەستێکی دیکەی بەردەم بوژانەوەی هێزی کارە لە ناوخۆ بەڵام تا ڕادێکی زۆر سنوورێک بۆ هێنانی کرێکاری بیانی دانراوە ئەوەی بۆتە کێشە لە بەردەم خاوەن پرۆژەکان بە تایبەتی لە کەرتی بیناسازی و پرۆژەی گەورە کرێکاری کارامە و خاوەن ئەزمونە کە لە هەرێمی کوردستاندا نەکەرتی تایبەت نەکەرتی حکومیش بە شێوێکی فراوە ناوەنێکی ڕاهێنانی پیشەیان دانەمەزراندووە بۆ پێگەاندن و پەرەپێدانی تواناکانیان بۆیە خاوەنکاران بە ناچاری هانا بۆ دەستی کاری بیانی دەبن. ئەم مەشروعاناوەکو مەشروعی بچووکنین نانی لە شارە پێویستیان بە گەنجی ڕاهێنراو هەیە لە بوارەکانە لە هەموو بوارەکانەوە ئێمە ئێستا لە مەشروعەیە ڕاستە لە 30 بۆ 35 کورد ئیشی تیاکە بەشێکی ئێرانی و تورک و عەرەبی تایە بەڵام ئێمە هەنێک بەشمان هەیە کە کورد بە هیچ شێوەیەک ڕانەهێنراوەکە و ئیشە بکات لەم شاری ئێمەیە گەنجێکمان نییە بۆ ئەو ئیشانە ڕاستە ئێمە کەمێک یعنی خەڵکمان هەیە بۆ ئیشە بەڵام زۆربیان ڕانەهێنراون یعنی ئێمە شوێنێکمان نییە بۆی گەنجی لێڕابێنی لەم کوردستانەیە یەن ماوەیەک ئیشەکات و دوای ماوەیەک دیار نامێنێت ئەمەش مەشاکل دروستەکە بۆ مەشروعەکان پێشتر کرێکاری بیانیمان زیاتر بوو عەرەب تورک سووری ئێستا لە خوا بەزیابێت گەنجەکانی خۆمان ڕویان کردوتە ئیش و کار یعنی ئەبینێ کە کەسانی بێگانە ئەبینێت لە وڵاتەکەی خۆیان خزمەتەکە بۆی دەرەکەوێت باشتر وایە ئەمیش ئیشکە هیچی لەوان کەمتر نییە ئێستا و کرێکارانی لامانە من خۆم زۆرێکم لایە زانکۆیان تەواو کردووە مەحەدیان تەواو کردووە بۆ حاڵەشەوە هاتن کێشانێک کرێکاریەکەن لە وەزعەکانی سە پێویست بەوە کە یعنی شانکەی بە ئیشێکە هەر ئیشێک بێت هەنی نابێت دانیشی مهم وەیە بجوڵیت ئیشێک بکەیت ئێمە لەم پرۆژانەیە مەجموعەیە مشکیلە و مەشاکیلمان هەیە وەکو مهندس وەکو کرێکار وەکو وەستا کە شارەزایکی ئۆتۆمان نییە کە هینە ئەم پرۆژانەوانەیە ئەویش چەند هۆکارێکی هەیە کە هۆکاری یەکەمیان لەوە چێلایانی حکومی بێت کە پێش زانکۆ یان دوای زانکۆکان ناوەندێکی حکومی هەبێ ناوەندێکی ئەکادمی هەبێت بۆیە ئەم کەسانە فێری ئیشەکان بکرێن ڕابێنرێن و ئامادە بکرێن ئەنجا دوای بخرێنە سەر ئیشەکان بۆیە چاوکراوە بن لە ئیشەکانە و دوای ئەوەش لایەنێکی کە هەیە لایانی ناحکومیە ڕێکخراو بێ بۆن من ڕێکخراوی مەدەنیمانەیە ڕێکخراوی ناحکومیمانەیە ئەتوان ئەم ئیشانە بخەنە سەر ئەوەی گەنج لەوەچێ بە بڕەپارەیەکیش بێ حەز کات کە بۆ منە ئەو شتانە فێر بێت و دوای لە ئیشێکە هەلێکی دەست بکەیت بۆ دابیکردنی
زۆرترین ڕێژەی هەلیکار ئەوەیە کە ئەمە ئینتاجی ناوخۆمان زۆر بی ناتیزی محەلیمان زیاد بی ناتیزی محەلی بە چ زیاد دەبی بەوەی کە حکوومەت پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆ بکە ئەبۆ ناوەی ئەمە دەتوانین زۆرترین هەلیکار دابین بکەین دەربارەی ئێمە بەشی زۆری هەلیکار لە کۆمپانیەکانی ئێمە خەڵکی لۆکاڵینە خەڵکی ناوخۆنە ئەو خەڵکی کە دەمینێتەوە لە 500 تەنها خەڵکی پسپۆرە لەوەی خەڵکەکانی خۆمان گەنجەکانی خۆمان سوودیان لێ وەربگرن لە پاشماوەیە کە دەمینێنەوە یعنی بتوانین جێگەی وان بگرینەوە. تەنیا لە نیوەی یەکەمی ساڵی 2022 کۆی ژمارەی کرێکاری دەستەبەرکراو گەیشتۆتە 11512 کەس. لە پارێزگای سلێمانی زۆرترین کرێکار دەستەبەری بۆ کراوە کە ژمارەیان 5067 کەس بووە. لەو ژمارەیەش 10198 خۆماڵی لەگەڵ 1314 کرێکاری بیانیش دەستەبەرکراون. کۆی ژمارەی کرێکاری دەستەبەرکراو گەیشتۆتە 122665 کەس لە کۆی 35639 پرۆژە. لەو ژمارەیەش هەولێر لە ڕیزبەندی یەکەمە و 64132 کرێکاری لێ دەستەبەر کردووە. خات و کەسان بابەتێکی دیکەیە ژێڕاهێنانی پیشەیە یعنی ئێوە تا چەند گرنگیتان بەوە داوە کە لە ڕێگەی خوڵ و ڕاهێنانەوە کرێکار دروست بکەن چکە بەشێکی زۆری پرۆژەکان داوای ئەوە دەکەن کە کرێکاری خۆماڵی بە تایبەتی ناتوانێت بە شێوەیەکی دروست کاریان بۆ بکات چیتان کردو بۆ پێشخستنی ئەوە بابەتە بەڵێ ئێمە ئێستا نۆ سنتەری ڕاهێنانی پیشەییمان هەیە دوان لە هەولێر یەکێک لە سلەیمانی یەکێک لە دهۆک لە سۆران لە زاخۆ لە گەرمیان لە هەڵەبجە لە ڕاپەڕین ئێمە لەم ساڵە بە پشتیوانی دیوانی ئەنجومەنی وەزیران سنتەرێکی ڕاهێنانی هەولێرمان کرۆ بە سنتەری ڕاهێنانی ڕاهێنەران واتە لەوێ ڕاهێنەر دروستەکەن و دوو سنتەری کەمان کردو یەکێک لە هەڵەبجە یەکێک لە ڕاپەڕین لە بەرنامەمان هەیە لە شۆڕش و لە ئاکرێش دوو سنتەری کە بکەینەوە ئەم سنتەرانە دیارە لە شەژمانگی یەکەمی 2022 57 خولمان کردوتەوە 665 گەنجمان لەو خولانە ڕاهێنانی پێکراوە ئەم سێ ساڵە ئێمە توانیمان کە سنتەرەکان ببوژێنینەوە خولەکان بەردەوامی پێبین چێ لە ڕێی بڵێ ئەنجومەنی وەزیرانەوە ڕەزامەندیمان وەرگرت وەزارەتی دارایی پار 100 میلیۆنی بۆ خەرج کردین بۆ خولەکان ئەم ساڵیش بۆ ساڵی 2022 100 میلیۆن وە لە بەرناممانایە بۆ ساڵی 2023 داوای 200 میلیۆن بکەین جگەلەوە پەیوەندیمان بە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتیەوە کردو خولەکان زیاتر ئەوان سەرپەرشتیەکەن ئێمە لیژنەی تایبەتمەندمان هەیە هەڵسەنگاندن بۆ بازاڕەکە بزانێ کام پیشانن لە بازار هەلی کاریان هەیە و بەرهەمەکانیان ساغە بێتەوە لەسەر ئەساسی راپۆرتی لیژنەی تایبەتمەند خولەکانمان ئەەکەینەوە و بە پێی بە دادچوونەکانی ئێمە ئەوانەی لە خولەکانی ئێمە دەرچوون لە ساسی و شەشیان بوونەتە خاوەنی کاری خۆیان شوێنکاری خۆیانیان هەیە بڕوان ئێمە تەڵان بڕوانامە ئەبەخشین هەنێ لە بڕوانامەکانمان نێودەوڵەتیە ئێمە بۆ ئێستا کە پیشەی تازە سۆلارمان دەستنیشان کردووە کە زۆر گرنگیمان پێیاوە لە خولەکانی کۆتایی ساڵی 2022 سەرەتای 2023 خولی سۆلار زۆر گرنگی پێین لە هەموو سنتەرەکانی ڕاهێنانی پیشەیی دواتر دوای ئەو کارەساتانەی کە لە سلەیمانی و لە دهۆک ڕوویە بەهۆی تەقینی غازەوە لە ئەنجومەنی وەزیران بابەتێک بوو کە گفتوگۆی زۆری لەسەرکرا بڕیار دراکە خولی شۆفاش بکەینەوە بەڵام بۆ ئەمە پێویستمان بەوە هەیە کە شوێنی بۆ دەستنیشان بکرێت ئەبێ وەرشەی هەبێت پێداویستەکانی دابیت بکرێت خۆشبەختانە ڕەزامەندیمان وەرگرتۆ بۆ کردنەوەی ئەم وەرشانە چەند ڕێکخراوێکی شەر ئێستا بەڵێنیان ناوە پێداویستیەکان و مەستەفی خولەکان بگرنە ئەستۆی خۆیان بۆ ئەوەی کە کۆمەڵێک گەنجیش لەسەر بابەتی شۆفاش بابەتێکی کە ئێستا ئێمە گرنگیمان پیاوە مەسلەی بیناسازیە ئەوەی کە تۆ باسی ئەەکەی ئێستا ئێمە لەم پرۆژەین ئەگەر بین قسە لەگەڵ ئەم کرێکارانە بکەین
تەسەورێکم لە سا هەشتای هینی هەرێم نییە بە بیانووی ئەوەی کە توانایان ئەزمونیان کەمە بۆ ئێمە ئێستا خولی بیناسازی ژەکەینەوە کە خەڵک ڕابێنین لەسەر بیناسازی بۆ ئەوەی کە لەم پرۆژە گەورانەیە زۆرترین پێکاری خۆماڵی سوودمەند. بەڵێ خات و کوێستان کاتی ئەوە نییە کە کۆمپانیا یاخود گروپێکی گەورە بتوانێت کرێکاری خۆماڵی لەسەر ئەو پرۆژانەی وەبەرهێنان پرۆژەکانی نیشتەجێبوون با بڵێناوانێک کە باڵەخانەی بەرزن ڕاهێنانیان بۆ بکاتەوە دروستیان بکات لەسەر پرۆژانە کار بکەن. بەڵێ زۆر ڕاستخۆی ئەمە یەکێک لە کێشەکانی ئەوەی کە زۆرترین کرێکاری ئەم پرۆژانە کرێکاری خۆماڵینین ئەوەیە کە لە هەرێمی کوردستان نەبۆتە مۆدێل کۆمپانیا هەبێت بۆ بیناسازی تا ئێستا شتیوانیە. بۆ نمونە من خۆم لەسەر پرۆژەیەک کرێکارەکان هیچ خۆماڵی نەبوو پێم وتی من ئەگەر بموێ کرێکار بێنم بۆ ئەم پرۆژە گەورەیە ناتوان بچمەوە دەی مزگەوتی گەورەیە لە شوێنی ئەوانە کرێکار کۆ بکەمەوە. بەڵام ئەگەر کۆمپانیایەکە بێت کرێکاری هەبێ بۆ دروستکردنی دیوار، کرێکاری هەبێ بۆ تێکردنی سەقف، کرێکاری هەبێ بۆ کاشی، ئەمە کرێکارەکانی خۆمان کۆکاتەوە ئەتوانێت دەوراتیشان بۆ بکاتەوە، ڕاهێنانیشان بۆ بکات و ئیشیشان بۆ بدۆزێتەوە. و حەز دەکەم بشزانیت بابەتی کرێکار لە بیناسازیە زۆرترین موچەی هەیە ئیشەکان قورسە ئەوەی دیواردانێ مەترسیشی هەیە ئەوەی دیواردانێ کرێکەی زۆر زیاترە لە کەسێک کە لە مەطعەمێک یا لە ئۆتێلێکی شەکە ئەوەی کە سەقفتێکا کرێکەی زۆر زیاتر. هیچ پرۆپۆزلەکەی بۆ نمونە ئێوە داوای کۆمپانیاک بکەن دروستی بکەن باسەر بە حکوومەتیش بێ ئاساییە کە گروپێکی وا دروست بکرێ کرێکاری خۆماڵی بەرهەم بێت دروست بکات و ئەزمون پەیدا بکات لەو بارە. ئێمە هێشتا شتێکی وامان نەکردووە بەڵام زۆر جار لەگەڵ زۆر کۆمپانیا باسمان کردووە و تومانە ینی ڕەنگە لە سەرەتای قازانجێکی زۆر نەکەن بەڵام ئێوە کۆمپانیای گەورن پارێکی زۆرتان هەیە توان لە پێناوی خزمەتی ئەم وڵاتە کۆمپانیایك دروستکەن کۆمپانیای بیناسازی کۆمەڵێک کرێکار کۆ بکەنەوە دەوراتیان پێ بکەنەوە و ئەمە دواتر ئەتوانین دەستەبەری شام بکەین چکە تۆ کرێکاری جێنین خاوەنکاری نییە بەپێی ئەم یاسایی کە ئێستا هەیە ناتوانین دەستەبەریشی بکەین. بۆ ئێمە ئیشی کۆمەڵی کۆمپانیا لە سەرەتای کۆمپانیا زەبەلاحەکان چکە سەرەتا ڕەنگە قازانجی دەکات ڕەنگە زەرریش بکە بۆیە بێ ئەم هەنگاوە بنێت ئەم کۆمپانیایانە بۆ ئەوەی کۆمپانیامان هەبێت کرێکاری خۆماڵی بۆ بیناسازی لەخۆ بگرێت هەتاکو سوودمەند ببن لەناو ئەم پرۆژانەی کە پێڵەم پرۆژەی نیشتەجێبوو. بەڵێ بەگشتی ساڵی 2022 بۆ ڕەخساندنی هەریکار بۆ دەستەبەری کرێکار چۆن بوو چالاکەکان لە چاو ساڵانی ڕابردوو چەند پێشخرا؟ ئەم ساڵ بە بڕوای من لە چاو ساڵانی ڕابردووە باشترین ساڵ بوو بۆ ئێمە لە ڕووی دەستەبەرکردنی کرێکار و پرۆژە لە ڕووی دۆزینەوەی هەلی کار لە ڕووی سنتەرەکانی ڕایانانی پیشەیی لە ڕووی سەردانی لیژنەکانمان بۆ شوێنکارەکان بۆ ئەوەی کە کرێکار نەچەوسێتەوە مافی نەخورێ لە ڕووی بەرزکردنەوەی کرێی کرێکاری ناکارامە لە ڕووی سەحە و سەلامەی پیشەییەوە ئەم ساڵ بۆ ئێمە باشترین ساڵ بوو چکە ساڵانی ڕابردوو خۆ دەزانی بەهۆی قەیرانی دارایی و کۆڕۆنا و ئەوانە وەک ئەم ساڵ بەڵام ئەم ساڵ باشترین ساڵمان بوو. هیوادارم ساڵی 2023 زۆر باشتر بین لە ساڵی 2022 تەڵەنەوە پشتیوانی ئەنجومەنی وەزیران نەوێت لەبەرەوەی ئێمە وەزارەتێشین پێویستمان بە زۆرترین پشتیوانی دارایی هەیە بۆ ئەوەی کە پرۆژەکان و بەرنامەکانمان بەرینە پێشەوە و گەورەترین دەستکەوتی وەزارەتەکەمان بۆ ساڵی 2022 پرۆژە یاسای کار بوو کە خۆشبەختانە لە پەرلەمانی کوردستان خوێنەوەی یەکەم و دۆمی بۆ کرا و پێم وایە دوای سەری ساڵ پەسەند دەکرێت لەلایەن پەرلەمانی کوردستانە. پرۆژەکانی کەرتی تایبەت ڕۆڵێکی گرنگیان لە ڕەخساندنی هەلیکار بینیوە بە جۆرەی بڕیارێکی حکوومەتیش پێویستە پرۆژەکان 175 دەستی کاری ناوخۆی دابنزرێن و لە ڕووی تواناشەوە گرنگیان پێ بدرێت ئەمەش هەنگاوێکی ئەرێنیە بەرەو ئابوورێکی بەهێز و فرا چەشن.